تۆ چۆن پلانی یاریەکە و دانەی بۆی کە بیبیتەوە یا پلانێکی باشە هەبێ؟ ڕۆژانە تەمرین لەسەر ئەو فکرەیەکە بکەمەوە بۆ یاریەکەم بەشداری بکەم ئەو یا فکرێکی دائەنە زۆر سپاسی مامۆستا تەهاشەکەکەەوە زۆر یارمەتیە ئەو تەفریعەکانی فێرکردی. چۆنەی ئەو پلانانە؟ ئەو پلانانە زیاتر ئێمە بە ئیفۆر دی5 یاریەکەین چکە ئەوانە زۆر باشن هەر مێشکمان ئەوە تەفریعەکە کە تۆ تەفریعەکەی ئەو ئەبێ دژی ئەوە یاری بکات دژی ئەو یاریە بکات. جەهەنەمی پێ؟ بەڵێ بەڵێ. ئەی تو پلانەکانت چۆن تەمرینی لەسەرەکەیت و چۆن جێبەجێیانەکەی؟ من لەسەر هەموو شتە تەمرینەکەم فەڕەنسی، کارۆکان، سیسلیان. چەند جۆری هەیە؟ ئەمانە هەمووی تەفریعی گیان، ئەمانە هەمووی گیاندەڕەشی ژەگرێ، سپی ئیفۆر ئەوان ناکەم. واتە تۆ هەموو جارێک بە ڕەش یاریەکەی یا بە سپی یاریەکەی؟ هەر جارە و بە ڕەنگە یاریەکەم. جیاوازی نییە؟ بەڵێ بەس سپی یەکەم جارە جوڵێ. سپی یەکەم جارە جوڵێ؟ بەڵێ. تۆ زیاتر حەزت لە کام ڕەنگەیانە؟ سپی، چکە سپی یەکەم جارە جوڵ تەفریعەکەی خۆمەکەم. تۆ دائما قسەی ئەڵێ ladies first؟ بەڵێ چکە یەکسەر کە سپی بی یەکسەر تەفریعەکەی خۆتە تۆی بکەی، بەڵام ئەگەر ڕەش بی ئەو یەکسەر تەفریعێکی ترەکە بێت تۆ دژی ئەو تەفریعە یاری بکەیت.